ساڵتان لەبێت لە ستاندەرەوە ڕۆژانە هەواڵتان پێشکەش دەکەین. بارگای بارزانی لەبارەی پۆستی سەر و کۆمار پەیامێکی نوێ ڕادەگەێنێت. تیفاح محمود ڕاوێژکاری میدیای مەسعود بارزانی ڕایگەیاند کە ئێستا لەگەڵ یەکێتی پرسی دیاریکردنی کاندیدی سەر و کۆمار یەکلا نەکراوەتەوە. بەڵام ئەم پۆستە تاپۆنیە لەسەر یەکێتی و کۆدەنجی کوردستانی پێویستە لەسەر هەبێت. وتیشی بەهۆی کێشە ناوخۆیەکانی یەکێتیەوە دواکەوتن لەسەر دروستکردنی هاوپەیمانێتیی کوردستانی بۆ چۆنیەتی بەشداریکردن لە حکوومەتی نوێی عێراق. ئەوە لە کاتێکدایە لە میدیاکانەوە باز لەوە دەکرێت پارتی هەوڵەکانی دەست پێ کردووە بۆ ئەوەی ڕێگری بکات لەوەی بەرهەم ساڵح بۆ جاری دووەم پۆستی سەر و کۆمار وەربگرێتەوە. مەسعود بارزانی و باڤڵ تاڵەبانی ڕێککەوتنێکی نوێی استراتیژی تاوتوێ دەکەن. میدیای پارتی بڵاوی کردەوە لە کۆبوونەوەی نێوان مەسعود بارزانی و باڤڵ تاڵەبانی گفتوگۆی واژووکردنی ڕێککەوتنێکی نوێی استراتیژی کراوە. ئەم پێشاتە نوێیەش دوای ئەو گۆڕانکاریە ناوخۆیانە یەکێتی و دوورخستنەوەی لاور شێخ جەنجی لەلایەن باڤڵ تاڵەبانیەوە دێت. پێشتر ستاندەر چەند زانیاریی لەبارەی واژووکردنی ڕێککەوتنی استراتیژی نوێی ئەم دوولایانەی بە سەرپەرشتی مەسعود بارزانی و باڤڵ تاڵەبانی بڵاو کردەوە. کەتیایدا هاتبوو لە ڕێککەوتنی استراتیژی نوێ هاوشێوەی ئەوەی پێشوو زیاتر ڕێککەوتنی بنەماڵەی بارزانی و تاڵەبانی دەبێت. تایدا مەسعود بارزانی وەک مەرجع بۆ هەردوولا دەبێت دابەشکردنی پۆستە سیادیەکانیش لە هەرێم و بەغدا دووبارە پێداچوونەوەی بۆ دەکرێت و لەژێر فەرماندەیی جەعفەر شێخ مستەفاش هێزەکانی پارتی و یەکێتی یەک دەخرێن بۆ ئەوەی هاوکاریەکانی هاوپەیمانان بۆ هێزی پێشمەرگەی پارتی و یەکێتی نەبڕدرێت.